داپرسین هێرشی ئەلکترۆنی چییە زیاتر کێ ئەم هێرشانە ئەنجام دەدات جیاوازیان چییە و لەگەڵ ئەویشدا جۆرە جیاوازەکانی گەربوونیان هەیە ئەو جۆرە جیاوازانە کامانە بەوردی گفتوگوین بابەتە دەکەین لەگەڵ قاسم حەما خورشید حەما مراد ئەندازیار لە تەکنەلۆجیا و توێژەر لە زانکۆی UTM لە مالیزیا ڕاستەخۆ گفتوگوین بابەتە دەکەین و لە ستۆدیۆی بانک باش کوردستانیانمانە بەخێربێ کار قاسم بانی باش قاسم زۆر بەخێربێ سپاس بامەدە سەس چاوان دەستێک با بزانین هێرشی ئەلکترۆنی چییە؟ بەڵێ ئەگەرمانێ باس لەوە بکەین بزانین هێرشی ئەلکترۆنی چییە بێن بەسمان لەوە بێکاڵن ئەلکترۆنی و بەسمان لە ئەلکترۆنیەکە چییە؟ دڵنیان پرسیارەکەتەوە بەست ئەوەیە ئایا لە بوارەکانی نێتوەرکین و ئینتەرنێت و موبایل کۆمونیکیشن و بابلن سایبەرس و بەگشتی خۆی لە چیە تەقنیەی تەکنۆلۆژیای معلومات و ئەم شتانە چۆن با بڵێن سیخوڕیەکرێ یان با بڵێن چۆن هێرشەکرێ دەمن هێرشەکانی بواری تەکنۆلۆژیای زانیاری بە شێوەیەکی گشتی ئەتوانین پێ بڵێن هەمویان بریتین لە جۆرێک پێیانەوەی ئینفۆرمێشن ثرێت ئینفۆرمێشن ثرێت واتە هێرشەکانی سەر سیستەمەکانی زانیاری واتە هەموو وڵاتەیەک هەموو ناوچەیەک هەموو باڵێن دەستگایەک ئەوانە بەخۆیان سیستەمی زانیاریان هەیە کە ئینفۆرمێشن سیستەمە ئەم ئینفۆرمێشن سیستەمانە پێویستیان بە سکیوریتی هەیە ئەمانە کەونە بەر هێرشەکان ئەو هێرشانەی کە دەکەنە سەر زانیاریەکان بە شێوەیەکی گشتی پۆڵی نەکرێن بە سێ پۆڵێن پۆڵەنێکان ئەوەیەکەوە لە پێوترێن ناتچۆر ثرێت واتە بە شێوەیەکی سروشتی شتەکان ڕۆیە هەڕەشەکان بۆ سە زانیاریەکانی ئێمەیە بۆ سە زانیاریەکانی ناوەندی زانیاری وڵاتەکان بە شێوەیەکی سروشتی ڕۆیە جۆرێکی دیان بەڕاستی جۆرێکە پێ ئەوترێ فیزیکال ثرێت فیزیکال ثرێت ئەمە بەهۆی شێوەیەکی فیزیاییە هێرشەکان ڕۆیان بەڵام جۆرە سێم و ترسناکە بریتە لە هیومان ثرێت یاخود پیپل ثرێت ئەمانە لە ڕاستیان لایەن مرۆڤەوە ئادەمیزاتەوە هاکەرەوە کەسانی شارەزاوە هێرشەکرێتە سەر هێرش ئەلکترۆنیەکێتە سەر ناوەندەکانی زانیاری لە جۆری یەکەم کە ناتچۆر ثرێتە واتە جۆری ئەو هێرشانەی کە نەخوازراون لە سروش تا ڕوەدەن ئەوەیە چاڕوان نەکراوە بۆ نمونە بوومە لەرزەیەک ڕوەدا لە فاوێک ڕوەدا بارانێکی زۆر ڕوەدا بەفروبارانێک کاریسەیەک ئەمانە ئەبنە هۆی لە ناوچوونی زانیارەکانی ئەمە چونکە لە مەسەن جیازەکانمان تێکە چەند تاوەرەکان ئەکەون کۆنەکشنەکان نامێنن کارەبان ئەمن ئەم شتانە ئۆتۆماتیکێ بێتە هۆی زیاندان لە سەرچاوە زانیارەکانی ئەمە ناوەندی زانیارەکانی ئەمە جۆرێکە لە هێرشەکانی ئەلکترۆنی بەڵام ئەمانە جۆرەکانن کە پێیان ئەوترێ ئەو ثرێتانەی بە شێوەی ناچڕ لە سروشتا ئەکرێن جۆری دۆمیان کە فیزیکال ثرێتە فیزیکال ثرێت ئەمانە بەهۆی شێوە فیزیکیەوە ڕوەدەن ئەم شێوە فیزیکیانە ڕاستیە بەهۆی خەلەل لە تەقنیەکە بەخۆیان ڕوەدا بۆ نمونە هاردێکە کراشەکە پاوەڕ سەپلایەکە ئەسووتێ UPSەکە لە کارەکەوێ مەسەن بۆ تاوەرێکە بەخۆی ئەنتگرێتەکە ئەسووتێ بایۆسێکە تێگەچێ ڕامێکە تێگەچێ ئەمانە ئەو جۆرانە کە بە شێوەی بەهۆی کەسە فیزیایەکانەوە لە ناوەچەند شۆرتەی کارەباییە بەڵام جۆری سێمیان کە ترسناکە ئەمانە بەهۆی ئینسانەوە کە هیومەن ثرێتە واتە پیپل ثرێتە ئەمانە ئەو مرۆڤانە کەسانی شارەزا و لێهاتوون ئەتوانن هێرشکەنە سەر ناوەندەکانی زانیاری لە هەموو کوچوکە لەبەرێکی ئەم وڵاتە بۆی ئەو پێشکەوتنە گەورەی کە لە بواری تەکنۆلۆژیای زانیاریایە.